بینەرانی خۆشەویستی کۆمەڵە تیوێ ئەم کاتتان باش بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی کۆمەڵە تیوی لە خزمەت ئێوەی خۆشەویستاندا. ئەمڕۆ هەژدەی پشپەڕی 1400 هەتاوی بەرامبەر بە 9 جوولای 2021 زاینیە. هاوڕێی بەڕێوەبەری ئەم بەرنامە هاوڕێم حیرەجی بەهۆی سەرقاڵبوون بە مەراسمی ئەسپەردەکردن و دوایین ماڵاوایی لە هاوڕێی ڕێبەر و خۆشەویست هاوڕێ فەرهادی شعبانی کە بەیانی شەممە 10 جوولای لە شاری ستۆکۆڵم بەڕێوە دەچێت نەیتوانی ئەمڕۆ بێت و لە ئەم بەرنامە پێشکەش بکا و ئەم ئەرکەی بە من سپارد کە لە خزمەت ئێوەی خۆشەویستابین. پێش دەوەی بچینە سەر تەوەری ئەو باسانەی کە ئەمڕۆ دیاریمان کردووە لەگەڵ ئێوەی خۆشەویست باسی لێ بکەین، پێویستە ڕابگەێنین کە ئەمڕۆ تایبەت لەم بەرنامە دەتوانن بە ژمارە تەلەفۆنی 2964 751 116 45 57 پەیوەندیمان پێ بگرن و هەم بەشداری لە تەوەرەکانی ئەم باسانەی ئەمڕۆمان بکەن و هەم ئەگەر باسێک یا تەوەرێک خۆتان پێتان گرنگ بوو لەگەڵمان باسی بکەن و بدوین لەگەڵ یەک. دیارە و تەوەرانی کە ئەمڕۆ باسمە لێکردن باسی لێ دەکەین بەشێکی کەم لەو هەموو ئازار و مینەتیانەیە کە کۆمەڵانی خەڵک لە ژێر دەسەڵاتی نگریسی کۆماری ئیسلامی ڕۆژانە لەگەڵی ڕوبەڕبوون و گرفتارن، هەر لە ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی زاکرۆس و پەرەسەندنی ڤیرۆسی کۆڕۆنا و گرانی و وەزعیەتی سیاسی نالەباری ئێستای ئێران و وەزعیەتی نالەباری ئابووری و پاشان ژیان و گوزەرانی کۆڵبەران، تەواوی ئەمانە ئەگەر بخەینە سەر ئەو وەزعیەتە کە ئێستا هەژاری و فەقیری داوێنگیری کۆمەلگا بووەتەوە، ژیانێکی ئێژگار ناخۆش، ئێژگار پڕمەینەت بۆ کۆمەڵانی خەڵک ڕەچاوکراوە و هەر بۆیە ئەگەر بمانەوێت لەسەر تاک بە تاکی ئەمانە بدوین لەوانەیە کە سەعەتها و ڕۆژها کات بەخۆیەوە مەشغوڵکە. ئێمە چەند تەوەری گرنگمان هەڵبژاردووە کە لەم ڕۆژانە ڕوویداوە کە لەگەڵ ئێوە باسی لێ بکەن. یەکێک لەوانە سووتانی دارستانەکانی زاکرۆس و لەوانە سووتانی دارستان و درەختەکانی بەلوتە لە پاوە و سەردەشت و مەریوان. لە ماوەی تقریبا ساڵی 1400 ئەم ساڵی کە تازە پێمان تێناوە زیاتر لە 100 جۆری ئاگەر بەربووتە گیان دارستانەکانی زاکرۆس و لەوانەش ئەو بەشەی کە دەگەڕێتەوە سەر خاکی کوردستان پاوە و سەردەشت و شاری مەریوان. دیارە بەپێی ئامارەکان لە نزیک 10 ملیۆن هێکتار لە دارستانەکان تا ئێستا 4 ملیۆن هێکتاری سوتاون. ئەمە بۆ هۆکارگەلی جۆرا و جۆر دەگەڕنەوانێ، بەشێکی دەڵێن بە بۆنەی وشکە ساڵیەوەیە کەمبوونی ئاو، بەشێکی زۆری داگەڕنەوە بۆ سەر بێدەربەستی تعدادێک لە خەڵک کە لەوێن ئاگر دەکەنەوە یا قاچاقچیانی درەختەکانی بەلوت و یا بۆ ئەوانەی کە بە شوێن قاچاقی حیوانات یا جانەوەرانی ئەو بەشە لە زاکرۆسن کە دەیانەوێت لەو ڕێگاوە قاچاقیان بکەن بیانگرن بۆ هۆکارگەلی جۆرەوە. بەڵام بەشێکی ئێژگار زۆری دەیگێڕنەوە بۆ بێدەربەستی کۆماری ئیسلامی بە نسبەت ژینگەوە. هەتا ئێستا لە کاتی ئاگرکەوتنەوە لە دارستانەکان کۆماری ئیسلامی لە ئەبزارهای ئاگرکوژێنەوە کە لە یەختیاریدایە کەمتر بەکاری هێناوە یا ئەسڵەن بەکاری نهێناوە. زیاتر NGOکان، کۆمەلگای مەدەنی، خەڵکی ژینگە پارێز و ئەوانە بوون کە بە دەربەست بوون، بەخەمەوە بوون و چون هەوڵیان داوە ئاگرەکان بکوژێنەوە. تا ئێستاش
زۆر بەداخەوە زۆربەیان گیانیشان لەدەستاوە دەوانە سێ هاوڵاتی بە ناوی مختاری خەندانی، یاسینی کەرەمی و بیلالی ئەمینی لە کاتی ئاگرکوژانەوە لە ناو دارستانەکان گیانی ئازیزیان بەخت کردو. ئاگرەکە لە ئوستانەکانی کوگیلویە و بوێڕەحمەد و فارسەوە دەستی پێکردەوە و تەشەنەی سندووە هەتاکوونە هاتووەتە باقی کێوەکانی شمالی تر لە خۆیەوە. بۆ ئەم مەبەستە هاوڕەیەکی زۆر خۆشەویستمان پەیوەندی پێوەگرتوین، هیوادارین کە بتوانین بیهێنینە سەرخەت و وەڵام دەرەوەی پرسیارەکانیمان بێت لەم بابەتەوە. هەورە فەرزادم کاتت باش. لە بەرنامەی ڕاستەوخۆی کۆمەڵە تێڤی لە خزمەتەوەی بەڕێزان سپاس بۆەوەی کە هاتیت و لەم بەرنامە بەشداریت کرد. زۆر زۆر سپاس. پێشەکی سڵاو ڕۆزم هەیە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی عەزیزی خۆشەویستی کۆمەڵە تیڤی. زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی کە منتانە و لە خزمەتانە. هەورە فەرزاد، ئاگاداری وەزعیەتی ئاگر تێبەربوونی دارستانەکان بە تایبەت لە منتقەی پاوە و سەردەشت و لەم دوایانەشە لە مەریوان هەیە. ئەتوانین بزانین کە لە ڕای جەنابەت هۆکارەکانی ئاگربەربوون لەم دارستانانە بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ، پێشەکی دەمێ ئیشارە بۆ بکەم لە سەرەتای ساڵی ساڵەوە هەتاوەکو لە ئیستەس 150 حاڵەت ئاگرکەوتنەوە دارستانەکانی مەریوان کەوتووە. لە حەوت ئاگرەکەی ئاخرە هەتاوەکو لەیسە بەداخەوە 995 هیکتار لە دارستانەکانی مەریوان دیارە ناو چوون یاخود سووداون و زەربەیان بینیوە. ڕۆژی دووشەمەی ڕابردوو لە دوای 60 دانە سەعات لە خۆڕاگری و لە ئەندامانی ئەنجومەنی چیای سەوزی مەریوان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکان لە دەوروبەری مەریوانە لەیەکێ لە نزیک لە پازگاکانە کەنەوە بە پێ و ئامارانەی کە ئەنجومەنی چیا دەریکردنەوە 8% لە ئاگرەکە کۆنتڕۆڵ کراوە. لە نزیکی پازگای دۆڵەبێ کە نزیک بوونەتەوە لە ئاگرەکە کۆنتڕۆڵەکەم پازگای دۆڵەبێ و خودی مەسئولینی ڕژیم ئیجازەیان پێ نەداون کە مامچن ئاگرەکە بەتەواوەتی بکوژێنەوە. بەداخەوە ئاگرەکە زیاتر پەرەی سندووە کە نزیک بە 200 نەفەر لەوێ لە حاڵەتی ئاگرکوژانەوەیە بوون. زۆر هەوڵیان داوە، قسەیان کردووە، لەگەڵ نادای ڕژیمە تەماسیان کردووە کە ئیجازەیان پێ بدەن ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن، بەڵام بەداخەوە هیچ ئیجازەیان پێ نەداون. لە مەسیرەکە دووریان خستوونەتەوە دووبارە ئاگرەکە پەرەی سندووە وەتوانیانە بەداخەوە دوای چەند سەعات، یعنی ئەتوانش دوای یەک ڕۆژ ئاگرەکە کۆنتڕۆڵ کرا، دەیانتوانن لە حازاد دوای یەک سەعات ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. واتە نەگەوەی کە خۆیان یارمەتی دەرنەبوون بۆی کە ئاگرەکە بکوژێنەوە، بربەستیشیان دروست کردووە بۆی کە کۆمەڵانی خەڵک بچنەوە وا بوو. بەڵێ، ئێمە ئەگەر چاو لەو کاتەوە کە سووتاندنی دارستانەکان چاو دەبکەین لە ساڵی 84 هەتاوەکو نەیسێ لە 84 بە 83 ئەتمانم سووتاندنی دارستانەکان لە کوردستانە دەستی پێکردو، بە تایبەتی ئەوەی کە من زیاتر ئاگام بێتی و خەبەرەکانی زیاتر دەخوێنم مەناتقی مەریوان بووە. خودی ڕژیم ئاگر لە دارستانەکانی مەریوان بەرئەدات بە بەهانەی ئەوەی کە هێزە ئۆپراسیۆنەکانی یا هێزە سیاسیەکانی واردی خاکی کوردستان دەبن. من خۆم وەکو خۆم شایەدی حاڵ بووم لە ساڵی 86دا دەتوانم نمونەیەکتان بۆ باس بکەم لە ئاوایی باشماخدا لەگەڵ ڕەفیقێکا کە داهاتی نەخوارەوە پازگای میلە مەرزی باشماخ خودی خۆی بە ماشینێکی پژۆ هات ئاگرت لە دارستانەکانی مەریوان بەردا و دارستانەکان بەردا و چوو بۆ پازگاکە. هەر لە دوایەوەدا بەیاننامەیەک درا دەرەوە کەەوە بەیاننامە جێی ڕێز بوو بەڕاستی بەبێ خەڵکی کوردستان و خەڵکی مەریوان و خەڵکی شارەکانی کوردستان بە تایبەتی ئەو کارە هەر بکەن. ئەعلامە
قەتنامەیەک درادرەوە ئەعلامی ئاتەش سوزی لە مەناطقە کوردستان ئەعلامە جەرگەز بۆ یەک ملت لە دوایە وە بۆ مدەتی ئاگرکردنەوەکان لە کوردستانە کەمی کردەوە بەڵام ئیستا دووبارە زیاوی کردوێتەوە ئەم ڕێژە زۆر زۆر لەسەرەوەیە کە تووری سەری ساڵی ئینسانتایستەوە 150 حاڵەت ئاگرکردنەوە لە دارستانەکانی مەریوانە بووە لە شارەکانی کوردستان زۆر بووە لە شارەکاندا ئەم ئامارێکە من لەبەردەستمایە ئاماری شاری مەریوانە تەنها لە 7 حاڵەت ئاگرکردنەوە لە دارستانەکانی مەریواندا 995 هێکتار لە زەویەکان و دارستانەکانی مەریوان لەبەن چووە. هاوڕێ فەرزاد یەکێک لە بە حساب ڕئیسی سازمانی محیتی زیست بە ناوی عیسای کەڵانتەری ئیدعای کردووە کە سوتانی ئەم دارستانانە یا ئەم جەنگەڵانە لە کێوەکانی زاکرۆسەوە بە تایبەت لە کوردستان گەورە کراوەتەوە ئێغراقی تیا کراوە شتەکە هێزگار کەم بووە بەهۆی ڕووداوی سروشتیەوە بووە تا چەند ئەم قسە ڕاستە واقعیەتی هەیە ئەم شتە دوورە لە واقعەیە ئەم شتە قسان ڕاست نییە ئەوەی کە خەڵکی کوردستان خۆیان باش دەزانێت کە خۆتی ڕژیم خۆی دێت ئاگر لە دارستانەکان بەرەدا من لە قسەکانی پێشتیش ئیشارەم پێکرد بە بەهانەیەوەی کە هێزی پێشمەرگە دێتەوە شارەکانی کوردستان ئاگر لە دارستانەکان بەرئەدات بۆ دارستانەکان ئەسووتێنێ ئەو کەسە کە خەریکە ئەخلاقی کردووە و قسەیە کردووە نەک لەگەڵ خۆی درۆی کردو لەگەڵ خەڵکی کوردستانیشە بەڕاستی درۆی کردو خەڵکی کوردستان باش دەزانێت کە جمهوری ئیسلامی دش بە ژینگەیە دش بە سروشە جمهوری ئیسلامی لە سەرەتا هەتاوەکو ناتێتە لەو ڕۆژەوە هاتێتە سەرکار هەتاوەکو نووسێ دش بە ژینگە بووە لە چەند ساڵی ڕابردووە هەتاوەکو نووسێ ئاماری سوتاندنی دارستانەکان لە کوردستانە زۆر زیادی کردووە ئەو کەسانەش کەوا لە ئەنجومەنەکانە بەڕاستی خەریکن کارەکەن کەسانێکی خۆبەخشن کەسانێکی خۆشناون هیچ کامان هیچ هاوکاریەکیان ناکەن بەرگ و بەرگریشیان لێ دەکەن لە ئاگر کوژاندنەوەکەدا زۆر کات ئەگەر ئاگر لە دارستانێک بەردەبێت بە بەهانەی ئەوەی کە میلە مەرسیە بە بەهانەی ئەوەی کە نزیک پاسگایەکە ئیجازەیان پێ ناکەن ئاگرەکان کۆنتڕۆڵ بکەن و ئاگرەکە زیاتر پەرە بسێنێت و شوێنەکان زیاتر بەسوودێت. بەڵێ هاوڕێ فەرزاد داوای لە بردنەکەم یەک دوو دانە پەیامان بۆ هاتبوو لە سنە و لە شارێکی تر لە کوردستان گلیان کردبوو لەسەرەوەی دەنگ نییە هیوادارم هاوڕیانی بەشی فەنی و کێشیان چارەسەر کردبێ و ئێستا دەنگ بە بینەرانی خۆشەویست بگات ئەگەر دەنگ چاک بووە هاوڕیان ئاگادارمان بکەنەوانێک کە دەنگ چاک بووە زۆر سپاس لە هەرحاڵ بینەرێک تەلەفۆنی کردوە کاک فەرزاد یەک دەقە ببوورە با من وڵام بۆ بینەرە بدەمەوە باڵە فەرموو سڵاو سەرچاوم ببوورە وا بوو پەیامەکانمان تێگەیشت ئێستا لە هەوڵی چارەسەرکردنین زۆر سپاس بۆ پەیام هیوادارم ئێستا چاک بێ زۆر سپاس دووبارە گلەیان کرد بووە لەوەی کە دەنگ نییە هاوڕێن هیوادارم ئێستا چاک بوو بێت کاک فەرزادیان داوای لە بردنەکەم پێم بڕیت قسە باسەکانت ئەمێ بزانم ڕۆڵی NGO-کان یا ئەنجومەنی چییە لە دوای تیاچوون یا بەداخەوە گیانبەرکردنی کاک شەریفی باجۆر و هاوڕەکانی هێشتا ئەبینین کە ئێستا من ئاماری تەعدادێکم خوێندەوە و لە شارەکانی تریش لەوان کەسێک بە ناوی ئەلبوزی زارعی گیانیان بەخدووە لە ڕێگای پاراستنی ژینگە ئەمێ بزانم ڕۆڵی ئەم ئەنجومەنانە دەور و نەخشیان لە کوژانەوەی ئاگرەکان یا لە دروستکردنی فەزایەکی تر جیاواز لەوەی کە ئێستا بە هەر هۆکارێک ئێستا کۆماری ئیسلامی هۆکارە یا هەر شتێک جێخستنی فەرهەنگی ژینگە پارێزی لە ناو کۆمەڵانی خەڵک لە کوردستان ڕۆڵی ئەم ئەنجومەن و ئینجیۆانە چۆن دەبینی کافردا؟ بەڵێ سەرەتاوێکمان بێژم دروستبوونی ئەنجومەنی شیای سۆزی مەریوان هەڵدەگەڕێتەوە بۆ ساڵی هەشتا و چوار ئەگەر هەڵە ناکەم بە ڕەهبەری دادی بەخێر هاوڕەشەری باجۆر یەکێ خۆی
لەو کەسانە بوو کە داوطەڵەبانە هەمیشە لە ئاگرکوژانەوەکانە بەردەوام بوو و بیری لەوە کردو کە ئەنجومەنە دروست بە ئەنجومەنێکی خەڵکی سەر بە هیچ دایانە بوو هیچ ڕێکخراوێک نەبێت ئەویش ئەنجومەنی چیای سەوزی مەریوان بوو ئەنجومەنی چیای سەوزی مەریوان ئەتوانم بێژم لە هەموو بوارەکانە بەڕاستی دەور و نەخشی تایبەتی هەبووە چ لە ناشتنی درەختەکان و چ لە کوژاندنەوەی ئاگرەکاندا چ لە سازماندەهی خەڵکدا و چ لە دانانی کتێبخانە بۆ خەڵک لە دوای ئەوەی خۆشمان خۆمان باش دەزانین کە جمهوری ئیسلامی پێی خۆش نییە ئاواهەنگیوێک یا خۆ ئەنجومەنێک دروست ببێت هەر لە سەرەتای دروست بوونەکەیەوە بەداخەوە هاوڕەشەریف خۆی دەگیرێت ئەگەر من هەڵە نەکەم و کاتە نزیک بە 4 ساڵ هاوڕەشەریف لە زیندانە بوو یا خۆی یا براکەی من دەقیق بیرم نابڕام تا ئەو جێگەی کە ئاگادار بم خودی خۆی بوو لە دوای دروستبوونی ئەنجومەنی چیای سەوزی مەریوان دەیگرن نزیک بە 4 ساڵ زیندانی دەکەن ئەم بە دروستکردنی ئەنجومەنی چیای سەوزی مەریوان شار زیاتر گەشایەوە یعنی زیاتر ئاگرەکان زیاتر کۆنتڕۆڵ دەکرا بەڵام جمهوری ئیسلامی زیاتر ئاگرەکانی زیاتر دەکرد لە شوێنەکان ترە زیاتر ئاگری تێبەرەدا دەور و نەخشی ئەنجومەنی چیای سەوز لە هەموو بوارەکانە جێگە پەنجیان دیارە بەڕاستی جێی دەستخۆشیە جمهوری ئیسلامی ئاگر لە دارستانەکان بەرەدات بە هەموو تەجهیزاتێکەوە بەڵام خەڵک ئەنجومەنی چیای سەوزی مەریوان بە دەستی خاڵی یاخود بە درەخت لە درەختێک دەشکێنەوە دەچن ئاگرەکان کۆنتڕۆڵ دەکرد یا بە شەمێکی سادە هەر ئەوەی ئیسێش هەیە بەرحەدەنگۆی ئەوەی هەیە کە تا چەند گەرەکواوە کە ڕوون بکەمەوە بۆتان تا چەند جمهوری ئیسلامی دش بە ژینگە و دش بە ئەندامانی ژینگە پارێزە ئەو کاتەی کە بەداخەوە هاوڕەشەریف و هاوڕەکانی کە گیانیان بەخت دەکەن ئەوە بەپێی ئەوەی کە ئەو شاید حاڵەکان لەوێدا بوون دەنگۆی هەیە هاوڕەشەریف و هاوڕەکانی زۆر بە تەجروبەتر لەوە بوون کە لە ئاگرەیەکی چکۆلەی ئاوادا گیانیان بەخت بکەن ئەوە پیلانێکی خودی جمهوری ئیسلامی بوو کە لە پشت سەلاسیەوە ئاگر لە دارستانەکان بەربدات و لە حەینی ئەو کاتەدا کە هاوڕەشەریف و هاوڕەکانی سوتاون دەنگی تەقینەوەی یاخود ئاگرێکی بە گوڕ بەرزەوە بۆتەوە دیارە ئەوە پیلانێک بۆدایان ناوبان و هاوڕەشەریف و هاوڕەکانی بەداخەوە گیانیان بەخت کردووە زۆر باشە کاک فەرزاد پێویستە ڕابگەێنن کە هێشتا تعدادێک لە بینەرەکانمان پەیاممان بۆ دەنێرن و لە بەشی فەنی گلەییانەیە گوایە دەنگ چاک نەبووە ئەگەر هاوڕێیانی بەشی فەنی پێمان ڕابگەێنن زان کێشەکە چییە هیوادارین چارەسەری بکەین کاک فەرزادیان ئەگەر لەگەڵمان ڕابۆسی لەسەر هێڵەکە بمێنیتەوە چەند پرسیاری ترم هەیە تەوەرەکەی لەوانەیە جیاواز بێت بەس بابزانین هیوادارین دەنگەکە چارەسەر بێت ئەگە بینەرانی خۆشەویستمان پێیان وایە چاک بووە بەشەکەی ئاگادارمان بکەنەوە زۆر باشە کاک زۆر داوای لە بردنتان لە یەکەین کاک هەڵ لە هەم لە بینەرانی خۆشەویست کێشەیەکی فەنی هاتووەتە پێشەوە هیوادارم بۆمان چارەسەر بکرێت کە دەنگ و ڕەنگی هەموو بەباشی بگاتە گوێ ئێوە و ئێوەش توانن پەیوەندی بکەن پێمانەوە و لەسەر تەوەرەکان بدوێن لەگەڵمان زۆر داوای لە بردنتان لە یەکەین کلیپێک داهێنین کاک فەرزادیان لەسەر هێڵەکە بمێنەرەوە کلیپێک داهێنین دێنەوە خزمەت بینەرانی خۆشەویست
كسام همو روجي هيجين هاجين منو كسام همو روجي هيجين هاجين جياني أمرو مفروشم بكريني ناري سبي جياني أمرو مفروشم بكريني ناني سبي أمروش ديسان هاتو مادار هيجين هاجين أمروش ديسان هاتو مادار هيجين هاجين جياني أمرو بفروشم بكريني ناني سبي لمناك رخواني نان لمناك لمناك رخواني نان لمناك هنايكم فنغوتا كسام همو روجي هيجين هاجين منو كسام همو روجي هيجين هاجين جياني أمرو مفروشم بكريني ناني سبي جياني بكريني ناني سبي أمروش ديسان هاتو مادار هيجين هاجين أمروش ديسان هاتو مادار هيجين هاجين جياني أمرو بفروشم بكريني ناني سبي لمناك رخواني نان لمناك لمناك رخواني نان لمناك هنايكم فنغوتا هنايكم
خۆشەوی زۆر داوای لە بردنتان لێ یەکەین دیارە کێشەکە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوەی دەنگ بڵاو نابێتەوە کێشەیەکی تەکنیکیە بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وا دیارە دەنگی ئەمە بەباشی بڵاوە بێتەوە لە فەیسبوک و لە ئینستاگرام و لە ڕێگای کۆمەڵە مێدیا نێتوۆرک بە شێوەی ڕاستەوخۆم بەنامەی ئەمە بڵاوە بێتەوە بەڵام وا دیارە لە تەلەڤیزیۆنەوە لە کەناڵی کۆمەڵە تیڤیەوە کێشەی دەنگمان هەیە هیوادارم تا ئێستا چارەسەر کرابێت ئێمە بەردەوام ببین لەگەڵ هاوڕێ فەرزاد هاوڕێ فەرزاد زۆر داوای لە بردن لێ یەکەین بۆی ماقەڵیشمان کردی دیارە ئاگادارن هاوڕێ فەرزاد یەکێک لە ئەندامانی ستافی کۆڵبەر نیوزیشە و لەگەڵ ستافەکەیە هەڵسوراوانە کێشە و مەشاکیلی کۆڵبەرەکان و ئەخباری مربوط بە کۆڵبەرەکان بڵاو دەکەنەوانێت کاک فەرزاد با لەسەر سووتانی دارستانەکان و ئەو کێشە گرنگە بینە سەر تەوەرێکی تر باس لە ژیانی کۆڵبەرەکان بکەین هەرچەند من خۆم دام نابوو بە کورتی لەسەری بدوێن بەڵام ئێستا کە تۆ هەی با لە پێکەوە ئەم تەوەرەش بدەین بزانین دوایین ئامارەکان لە وەزعیەتی کۆڵبەرەکان لە کوژران لە برینداربوون لەو ئێش و مێنەتیانەی کە هەیەە لە زمانی تۆ ببیستین کاک فەرزاد فەرموو زۆر سپاس لە چەشمانگی ڕابردی میلادیەوە هەتاوەکو نەیسێ بەداخەوە 108 کۆڵبەر هەتاوەکو نەیسێ کوژرا و بریندار بۆ بەداخەوە 38 کەسیان گیانی لەدەستداوە بە تەقی ڕاستەوخۆ یاخود بە ئەوەی کە 2 یا 3 کۆڵبەریان لە بەرزەکان کەوتنەتە خوارەوە بەپێی ئاماری یەک ساڵی ڕابردووی بە ئێرانیش ساڵی 1399 هەتاوەکو نێئیستا 228 کۆڵبەر گیانیان بەخت کردووە و یەکگیانیان لەدەستداوە یا بریندار بوون دوای پاشبوونەوەی ئامارەکە کە پاش کراوەتەوە ینی ئەو ئاماری کۆڵبەرریویست لە دنیای مەجازیە پاشی کردەوە بەداخەوە 7 کۆڵبەری تر کوژراوە و یاخود بریندار بوون ئەم ئامارە بەڕاستی جێی نیگەرانیە جێی داخە یعنی ئەگەر خۆمان چاوی لێ بکەین وەکو ئەندام وەکو فعالینی مەدەنیەک و فعالینی سیاسێکە شاوی لێ بکەین ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ خدەیکە زیاتر دەبێت ینی تەقەکردن زیاتر لە کۆبەران دەکرێت وەک خۆم کە خەریکم لەگەڵ کۆبەرانە زیاتر تەماس دەگرم و ئەرتباطم هەیە لەگەڵ کۆبەرانە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ مشکلاتی زیاتریان بەدروست دەبێت ڕێەکانیان سەختتر دەکرێتەوە کانی ئاوەکانیان لێ دەبەسن و بەبێ هیچ ئاگادارکردنەوەیکە حتا لە ناو خودی شارەکان هەیسێ تووشی کێشە بوو وەکو شاری نۆس بەڵێ کاک فەرزاد جاران دروشم ئەوە بوو نابۆ کوشتنی کۆڵبەران ئێستا زیای کردووە نابۆ کۆڵبەریش ئەمە بۆ چیە گەڕێتەوە توانی بۆمان باسکەیت بەڵێ نابۆ کۆڵبەری بۆ معنایە کۆڵبەری پەدیدەیەکە کە کوردستانی گرتێتەوە ینی ئەگەر تاریخچەی کۆڵبەری چاودێ بکەین بەپێی ئەوەی پێش ئەوەی کە من لە دایک بوو بێتم و بەرحەڵ ئەوەی کە پرسیارم کردووە لە باوکم و لە کەسانێکی تر کە زۆر بەتەمەنتر لە من بوون کاری کۆڵبەری دارسەپاو بۆ بەسەریان هاانی دایان سەپاندۆ بە سەردەمی دارفرۆشی و بۆری فرۆشی و کێک فرۆشی و هێرکە فرۆشی دەستی پێ کردووە سەرەتا لە دارفرۆشی دەستی پێکرد تا دواتر دێتەوە بۆری فرۆشی دەستی پێکرد دواتر دەکە جمهوری ئیسلامیەتە سەرکار کەیک فرۆشی دەست پێکا لەگەڵ هێرکە فرۆشیە لە کوردستانە دواتر پارچە دەست پێ دەکات وەسایلایەکی تر دەست پێ دەکات و جمهوری ئیسلامی بۆ ئەوەی ترس و وحشەتێک بخاتە دڵی خەڵکی کوردستانەوە کەسێکی هێنا لەسەر مەرزەکانە بە ناوی گۆجەوە کە ئەم ناوە بۆ خەڵکی کوردستان و بۆ شارە مەرسیەکان بە تایبەتی شاری بانە و شاری مریوان زۆر ئاشنایە ئەیتیگر دەیوێت خۆت بکوژم یا وڵاخەکەت بکوژم یعنی تۆ دەبووە بڕیارت بدایە بێتە یەک بڕیار بوو ئەگەر بوو تا وڵاخەکەم بکوژە وڵاخەکەی دەبوو تا خۆم بکوژە خۆمی دەکوژ یعنی ئەمە سیاسەتێکی ڕوو بوو هەر لە دوای ئەوەی سیاسەتی کوشتنی کۆڵبەران دەستی پێکرد دواتر ئیتر تاکوتر و کۆڵبەر دەکوژرا تا سەردەمی هاتنە سەرکرد سەردەمێک کە هیوای تا لە مەرزەکانی مەریوان هەبوو
بە پێو ئامارانانی ئامارێکی دقیق لە بەردەستانیە بەڵام 172 کۆڵبەری لە شارە مەرزیەکانە کوشتووە بە ناوی هێزی سیاسی داوێتی دەقەڵام. ئەمە بەس بڵێن بە هیوای تاپ مەبەستە لەو کاری کردووە؟ بەس هیوای تاپ ئەو کارەی کردووە زیاتر لە 172 کۆڵبەر ئامارەکە دقیق نییە چونکە زۆر کەسی تر کوژراوە. زۆر کەستر هەیە سیش بێسەر و شوێنە بنەماڵەکانیان دەڵێن کوڕەکەمان ماوە یا کەسەکەمان ماوە نەکوژراوە لە شوێنی جەنازەیان معلومە نەدەزانن لەکوێ کوژراوە فقط دەنگوی ئەوە بڕاو بۆ تو کەم کەسانە کوژراوە یا کەسانێک بوونە ناوشارە فەقیریان دەکرد ئەمانەی دەگرت هێز لیباسی پێشمەرگی دەکردە بەریان خۆی چەق و ڕەخت و هەموو شتێکی بۆ حازر دەکردن دەیبردن دەیوت دەیکوشتن دەی فیلمێک سازەکەن ملیێکتان پێدەین دوو نکمەتان پێدەینەوە لە سەرەتای ساڵی 86 و کاری دەکرێت 85 بۆ 86 ئەمانەی دەکوشت جەنازەکەی دەبردن تەحویلی تورکی دەدا بەنایەوەی کە پەکەکەی کوشتووە یا هێزێکی سیاسی تری کوشتووە یا هەر لە ئێرانە دەیوت ئەوە هێزی سیاسیەتەکە ناو خاکی ئێرانێ بە کوشتومانە لە یا پۆژی وەردەگرن ئەمانە دارودەستەیەک بوون کە دواتر بوونە مۆرەی سوختەی جمهوری ئیسلامی بەناو ئەوەی کە هەمویان گیراون بەناو ئەوەیش کە هیوای تاپ ئیعدام کراوە بەڵام هیچ کەسێک هیچ کە حتا ئەعزای بنەماڵەی خۆی کە هیوای تاپ بوو بە مۆهرەی سوختەی جمهوری ئیسلامی جەنازەی هیوای تاپ نەبیرراوە بە پێی ئەوەی خەبەرێکی دقیق یاخودەوەی مۆسەخ و دەبەردەستمان نێ بەڵام ئەوەی کە بزانین هیوای تاپی سەرسیستان و بەلوچستان لە مەناطقەکانی تر ئافریقا خدمەت بە جمهوری ئیسلامی دەکات و ئەو کەسە ماوە و لەسەر کارایەوە جمهوری ئیسلامیش دەوەیشدا لەگەڵ خەڵکی کوردستانە درۆی کردووە و هیوای تاپ ماوە. زۆر باشە هەورە فەرزاد من پرسیارێکی ترم نەماوە زۆر سپاس بۆی کە بەشداریت کرد ئەگە خۆت پێت وایە شتێک باس نەکراوە لە بەهۆی و کێشە فەنیەشەوە لەوانەیەک تۆڵێک دابڕابێتین لە مەوزوعە ئەسڵیەکەمان بەڵام ئەگە تۆ خۆت پێت وایە شتێک باس نەکردووە لە خزمەتتاین ئەگەر نا زۆر سپاس بۆ بەشداریەکەت. زۆر سپاس فقط یەک مورد هەیە دێرە دەدەمێ ئیشارەی پێ بکەم ئەویش ئەوەیە یەکەمیشت گەورەترین کێشەی ئێمە ناو کۆڵبەرانە ئەوەیە نەبوونی تەشەکولە دەبێ ئێمە هەوڵ بدەین تەشەکولی کۆڵبەران دروست بکەین کۆڵبەر نوێز هەوڵی خۆی داوە کاری خۆی کردووە بەڵام پێویستە زیاتر هەوڵی بۆ بدات چونکە کاری کۆڵبەری کارێک نییە کە لە شرکەتێکدا بێ یا لە ساختمانێکدا بێت ئێمە بتوانین ئەوانە سازمان بدەین بەڵکو کاری کۆڵبەری کارێکی بربڵاوە دەبێت ئێمە وەکو کەسانێک وەکو فعالینی مەدەنی یا وەکو فعالینی سیاسی هەوڵ بدەین پشینە ناو شارەکانی کوردستانەوە ئەو بەتایبەتی دیهاتەکانیانەوە فعالین ئەنجومەنی کۆڵبەران دروست بکەین و بێدەنگیش نەبین لە قەباڵ ئەوەیدا ئەگەر کۆڵبەرێک بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم گیانی بەخت دەکات یاخۆی بریندار دەبێت کاتێک کۆڵبەرێک دەکوژرێت جمهوری ئیسلامی تەعاود لە بنەماڵە لە ئازای خانەوادە تەک بە تەکیان دەسێنێ بەو شەرتەی جەنازەی ئەو کۆڵبەرە دەدەینەوە پێتان کە هیچ جۆرە ئەعتراز و خۆپیشاندانێک نەکەن نابێ و کارە بکەن بەڵکو دەبێت خۆپیشاندان بکەن دەبێت ئەعتراز بکەن مەسائلێکی تریش هەیە کە دەمێ ئیشارەی پێ بکەم ئەویش ئەوەیە بەداخەوە ئەو ئامارەی کە لە ئێمە هەیە ئەو ئامارە بەپێی ئەو لەلایەن کۆبەرنیوزە سەر کراوە ئامارەکە لە ئێمە دەقیقە بەڵام ئامارەکە زۆر زۆر لەوە زیاترە بەداخەوە زۆر کەس دەترسێ یا بنەماڵە ئەترسێ داوا دەکەن خەبەرەکان پەخش نەکرێت دەستێ من نمونەیەکمان هەیە نمونەیەکی زۆر زۆر سادەت بۆ دێنمەوە کۆڵبەرێک گیراوە بە کۆڵی جازرایینەوە 25 ساڵ حکم دراوە هەتا وەکو نیسە بنەماڵەکەی جازما پێ نادەنەمە خەبەرەکە پەخش بکەنەوە یعنی میدیاکانیش دەو زەمینەدا دیارە کەمکاری کراوە بەڵام خەبەرەکە بە دەقیقی نەگەشتە بەدەستەوە کۆڵبەرێک گیراوە 25 ساڵ حکم دیراوە بە بەهانەیەوەی کە هاوکاری هێزێکی سیاسی کردووە 3 ساڵ و وردەیە خانەوادەی چیان بەم کەسە نەکەوتووە حکم دراوە بە تازەگی گەڕاوەتەوە زیندانی مەریوان ژنەکەی تەسادفی کردووە فەلەجە منداڵەکەی احتیاجی پێێتی کەم کەسە گەڕێتە لە نانەت بەنەخەسیشی پێ نادەم ئێمە نابێ بێدەنگی دەبێ خەبەرەکان ئەو خەبەرانێک کە هەیە پەخشی بکەنەوە
بینێرین بۆ میدیاکان بۆ ئەو شەبەکە اجتماعیانە هەیە ببینێ وەکو کۆڵبەرنیویس دەنگی کۆڵبەران وەتا ئەو تێگەشتێکوانیوێتی پشتیوانی کۆڵبەران بووە وە دەژمێنێ دڵنیاو. زۆر سپاس هاوڕە فەرزاد باس لەسەرم مۆزوعانە زۆرە من نەزانم کاتی زیاتری ئەوێت بەڵام زۆر بەداخەوە کاتی بەرنامەکەمان ئێستا مەجالیەوەمان پێ نادا. زۆر سپاس بۆی بەشداریت کرد زۆر سپاس بۆی کە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ سپاس بۆ دەرفاتە مەمنون بۆیەوە. زۆر سپاس. بینەرانی خۆشەویست دوای باس لە ئاگرکەوتنەوە لە دارستانەکان و کورسە باسێک لەسەر دوایین وەزیەتی ژیانی کۆڵبەران دەمەوێت باس لە کێشەیەکی تر بکەم کە ئێستا کۆمەلگای بە ئێران و بە تایبەت کوردستانیشی گرتووەتەوە ئەویش نەبوونی وزەی برقە خامۆشیەکی ئەجگار زۆر قەتعی دابڕانی برق بووەتە کێشێ و گرفتێکی ئێجگار زۆر لە ناو کۆمەلگای ئێران و کوردستان زۆر جار باسلەوە دەکەن کە تعدادێکی زۆر لە نەخۆشیەکان لە نەخۆشەکان لە ناو بیمارستانەکان بەهۆیەوەی لەو کاتەیە ئۆکسیژنیان پێوە وەسڵ بووە یا دەم و دەستگای برقیان پێ وەسڵ بووە بەهۆی بڕانی برق تەنانەت گیانیشان لەدەستاوە زۆر دوکاندار و ئەوانەی کە لە بەشی مەوادی غەزایی دەفرۆشن گلەی لەوە دەکەن کە بەشێکی زۆر لە مەوادە غەزاییەکانیان بەهۆی بڕانی برق فاسد بووە و فڕیان داون تەنانەت نانەوەخانەکان زۆر شوێن کە نیازی ڕۆژانە و پێداویستی ڕۆژانەی کۆمەلگا دابین دەکەن بەهۆی کێشەی بێبرقیەوە تووشی گرفت هاتوون و عملاً ژیانی کۆمەڵانی خەڵکی لە ئێران و کوردستان تووشی کێشە و گرفتێکی زۆر کردووە کاتێک باس لە هۆکارەکان دەکرێت لە وەزارەتی نیرۆ هەتا دەسەڵاتدارانی سەر بە کۆماری ئیسلامی پاساوی بۆ دەهێننەوە یەکێک لەوانە ئەوەیە کە گوایە ئیستەخراجی ئەرزی دیجیتاڵی زۆرەکرێت و مەسرفی برق چوەتە سەرەوان گوایە خەڵک لە ئێران ڕعایەتی مەسرفی برق ناکەن و هەر بۆ هۆکارەوە ئاستی بەرهەمهێنانی برق و لەگەڵ ئاستی بەکارهێنانی تەوازونی نییە و بۆ یەکە ئەم کێشەیە تووشی خەڵکات بەڵام ئەگەر باس لە چاوخشانێک بەسەر هەواڵەکان نابکەین و تۆزێک دقیق وردبینەوە لە هۆکارەکان هۆکارگەلی زیاتر لەوانە هەیە کە ئیدعای دەکەن کاربەدەستانی کۆماری ئیسلامی و سەرانی ڕژیم یەکێک لەوانە ئەوڵەن 10 ساڵ لەوە پێشەوانە قرار وا بوو کۆماری ئیسلامی یا بەشی وەزارەتی نیرو ڕێژەی بەرهەمهێنانی برق تا ئاسی 85,000 مێگاوات بەرێتە سەرەوە تا ئێستا ئەو ڕێژەیە گەشتوەتە 56,000 واتە شتێک حدودی 19,000 نزیک بۆ 20,000 مێگاوات کە بەڵێنی دابوو بەرنامەی بۆ داڕشتە بوو و بە ئیدعای خۆیان بۆ جشیان بۆ تەرخان کردبوو بەرهەم نەهاتووە و جگەلەو لە ساڵی 98ەوە هەتا کوێ سەرەتاکانی ئەم ساڵ کە ساڵی 1400 هەتاویە نزیک 1.5 ملیۆن بنەماڵە واتە 1.5 ملیۆن بنەماڵە بە ڕێژەی بەکارهێنانی وزەی برق زیادی کردووە واتە ماڵی تازە دروست بووە عایلە زیادی کردووە و ئەم ڕێژەیە ڕێژەی بەکارهێنانی وزەی برق زیادی کردووە هەر بۆیە بەشێکی زۆر لە وزەی برق بەکارهێنانی زیادی کردووە بەڵام بەرهەمهێنانی هەر لەو ئاستەی پێشوایە کە بەڵێنرابوو زیاد کرێت ئێستا کۆماری ئیسلامی و وەزارەتی نیرو بۆ بەکارهێنانی برقی مەسرەفی بۆ کۆمەلگا نزیک بەرتەبقی ئامارەکان یا سەرژمێریەکان 10,000 مێگاوات کەسری هەیە بەشێکی ئەگەڕێنەوە بۆ کۆنبوون و قەدیمیبوونی دەستگاکانی بەرهەمهێنانی وزەی برق و قرار وا بوو لە 10 ساڵەوە پێشەوە هەر ساڵ 2 ملیارد دۆلار بودجە تەرخام کرێت بۆ نوێکردنەوەی و دووبارە دروستکردنەوەی ئەم دەم و دەستگایە کە تا ئێستا لە 2 ساڵی ڕابردووە ئەمە ڕووی نەداوە جگەلەوە لە هەندێک
بە ئامارەکان باسەوە دەکەن کە بەو ڕێژەیە کە کارەبا یا برق تەولید دەبێت لە ئێرانە بەشێکی ئێژگار لە حدودی 30% ئەگاتە دەست خەڵک بە خەڵک بەکارێنێت بەشێکی ئێژگار زیاتری نزیک 70% زیاتری لە ناو نیروگاکانی بەرهەمهێنان و لە کاتی دابەشکردنی وزەی کارەبایە تەلەفە بێ بە هەدەرەچێت و ناگاتە دەست خەڵک ئەویش هەر لە بەر کۆنبوونی دەم و دەستگاکانی بەرهەمهێنانی برقە جگەلەوەش سەرمایە گوزاریکردن یا بەکارهێنانی وزەی هەتا و با هەتا ئێستا 1% لە وزەی برق لە ئێران لەو ڕێگای هەتا و با بەکاردێت لە حاڵێکە ئێران تەقی ئامارەکان 300 ڕۆژی هەتاوی هەیە و باشترین ڕێگایە بۆ بەرهەمهێنانی برق کە دەتوانێت بەشێکی زۆر لەو بەرقەی کە ئێستا کەسری هەیە لە ئێرانەوە خامۆشی زۆر ئەدرێت جبرانی بکاتەوانێت تا ئێستا لەو بەشە کەمتر سەرمایه‌گوزاری کردەوە بوونم ئەگەر مقایسەی بکەین لەگەڵ وڵاتێکی وەکو تورکیا بە جەمعیەتێکی تقریباً هاوشێوە لە تورکیا 1/5 وزەی برق لە تورکیا لە ڕێگای هەتا و باوە دروستە بێت کە بەداخەوە لە ئێران تا ئێستا لەو بوارە سەرمایه‌گوزاری نەکراوە ئەمە جگەلەوەیش کە بەشێکی زۆر لە وزەی برق واردات دەکات بەشێک زۆر لە بودجەی دەوڵەت سەرفی ئەوە بێ بەڵام هێشتا جوبرانیەوە نەبووتەوە ئەگەر وەزیەتەکە ئاوا بڕوات بەرتبقی مهندسینی ئەو بوارە بەرتبقی ئەو ئامارەی کە کارناسانی ئەو بوارە دایانەتە دەرەوە لە چەندین ساڵی ڕابردووە نەتەنها ئەم کێشە چارەسەر ناکرێت نەتەنیا هیچ ڕێگا حەلێک بۆ چارەسەرکردنی ئەم کێشە دروست نابێت ئاست و ڕێژەی قەتعبوون و دابڕانی برق لە ئێران ڕوو لە زیادبوون دەبێت و هەر بۆیە لە ئێستاوە ئێختار دەدەن و نیگەرانی هەیە لە ناو کۆمەلگای ئێرانە بۆ ئەوەی کە لە داهاتوو لە ساڵانی داهاتووە ڕێژەی خامۆشی زیاتر دەبێت و فشارێکی ئێژگار زۆر بۆ خەڵک لە ئێران دێت ئەگەر بەو هۆکارانەی کە بە وردی ئێستا بە عمومیش باسم کرد چاوێکی لێ بکەین هۆکاری نەبوونی بەرق ئێستا لە ئێران دەگەڕێتەوە بۆ بێکەفایەتی و دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ئێران و نەک کۆمەڵانی خەڵک و مەسرەفی ئێژگار زۆری بەرق لەلایەن کۆمەڵانی خەڵکەوان هەروتم ئەگەڕێتەوە بۆ نوێنەکردنەوەی دەم و دەستگای بەرهەمهێنان شێوازی بەرهەمهێنان و شێوازی دابەشکردنی بەرهەمهێنان کە هەر هەمووی دەگەڕێتەوە بۆ سەر بێکەفایەتی دەسەڵاتی کۆماری ئیسلامی و وەزارەتی نیرو لە بەشی تری بەرنامەیە میوانێکمان دەبێت لەسەر ئەوزاعی سیاسی لە ئێران و چاوشانێکمان دەبێت بەسەر وەزی سیاسی لە ئێران وچانێکمان دەبێت و دەگەڕێنەوە بۆلاتە كسام همو روجي هيجين هاجين منو كسام همو روجي هيجين هاجين جياني أمرو مفروشم بكريني ناري سبي جياني بكريني ناني سبي أمروش ديسان هاتو مادار هيجين هاجين أمروش ديسان هاتو مادار هيجين هاجين جياني أمرو بفروشم
بینەرانی خۆشەویست بۆم بەشە لە بەرنامە دەمانهەوێت چاوشانێکی عمومیمان هەبێ بەسەر ئەوزاعی سیاسی لە ئێران بە تایبەت دوای هەڵبژاردنەکانی سەرۆک کۆماری و شۆڕەکانی شارودێ لە ئێران بۆ مەبەستە داوامان کردووە لە هاوڕێی زۆر خۆشەویست بەڵام هەوا دوورە دووری گوێم لە قسە و باسەکان بوو دەستان خۆش بێ ماندوو نەبن و بە خزمەتم ڕاستیەکەی هەڵبەت بینەرانی خۆشەویستی دەتوانن ئەگەر پرسیارێک یا لەسەر مۆزوعی بەر کاتی گۆڕیوە ئەعلامان کردو لە ژێر شاشەی تەلەڤیزیۆنەکانی شانایە توانن زەنگمان بۆ لێ بن یا بەنامە مداخلە بکەن لە بەرنامەکەمان. کاک جەمال باسمان لە هەندێک کێشە کرد خۆش داگادار بوو لە کێشەی بێئاوی کێشەی ئەلبەت یەک دوو تەوەری تر هەر باسمان نەکرد پەرەسەندنی ڤیرۆسی کۆڕۆنا سوتانی دارستانەکان کێشەی فەقر و هەژاری و دایاندانە کێشەی کۆمەڵایەتی تر کە ئێستا بەداخەوە کۆمەڵانی خەڵک لە ئێران گرفتاری ئەمە نەتیجەی دەسەڵاتێکە کە لەسەر کارە کە ئەویش کۆماری ئیسلامیە بە چاوخشانێکمان هەبێت بەسەر وەزیەتی دەسەڵاتی سیاسی یا وەزیەتی سیاسی ئێستا لە ئێران دوای بەتایبەت هەڵبژاردنەکان سەرۆک کۆماری و شوڕاکانی شارودێ ڕئیسی هاتە سەر حکوومەت و ئێستا ماوەیەکی داهاتووە ئەمەلە نەبێ بە ڕێز جمهور و وەزارەتخانەکانە چ دەجێر کنترۆلیەوە با پێشەوە بچینە سەر مۆزوعی ئێستا چۆن ئەبێت چای بخشێنن بەسەر هەڵبژاردنەکان بڵانن تۆ بۆ چوونە چی بوو لەسەر هەڵبژاردنەکانی ئەو هەڵبژاردنانە ئەگە تۆزێ تێدا بینەوە ڕاستەکە کۆماری ئیسلامی تەلاشی بوو تا 2003 قسەی لێ دەکەین بەپێ ئەو وەزیەتە کە لە ناوچەکە و لە ئێراندا هەیە زۆر لە مێژە تەسمیمی گرتووە خۆیان پێ دەڵن گامی دووەمی ئینقلاب تەسمیمی گرتووە بۆ تەداوامی حیاتی خۆی درێژەی دەسەڵاتی خۆی بە تایبەت ئەو ڕووگەردانیە عەزیمەی کە لە ئارادایە خۆی یەکدەست بکاتەوە بەڵام بەرحاڵ تەلاشی بوو بە نمایشێکی زۆر مەسخەرە و بێناوەڕۆک بە ئیستیلاح ئینتخابات بەڕێوە بەرێت و بە جۆرێک مەشروعیەت بەخۆی بدات بەڵام بە بڕوای من لە عینی حاڵە مەشروعیەتیش بە یەک مەسئلەی تردرا ئەویشەوەی کە ئەم ئینتخاباتە یا بە ئیستیلاح ئینتخاباتە نیشانیدا بە ئاشکرا و بە ڕۆشنی نەتەنیا بە خەڵک کە بەشداری ئینتخاباتەکە نەبوون ڕۆشان و گەریە نەبوون بە دەسەڵاتی جمهوری ئیسلامی و نەتەنیا بە دەسەڵاتی جمهوری ئیسلامی بەڵکو پەیامێکی ئاشکرا و ڕۆشن بوو بۆ دەرەوە کە ئەم ڕژیمە سەرەڕای هەوڵ و تەقەلای بۆ مەشروعیەتی خۆی بەڵام لەلایەن خەڵکەوە دەسەڵاتێکی نامەشروعە بە پێ ئامارەکان کەمتر لە 30% لە خەڵک لە بەشدار بوون لە هەڵبژاردنەکاندا ڕای باتڵە ئەوانش کە بەشداریان کردو ڕای باتڵە بە دوای ڕئیسی دوومین ڕای بوو بە زۆر من گەرەکم نییە ئەوانە بگەڕمەوە هەموو شەواهد نیشانی دەدات کە جمهوری ئیسلامی و دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەو ڕووگەردانیەی خەڵک ئەو پشت هەڵکردنەی خەڵک ئەو ئەدەمی مەشروعیەتەی لەلایەن خەڵکەوە بە ئاشکرا وەرگرت و خۆشیان دەیانزانی هەڵبەت شتێک نەبوو بڵێ پێشتر پێشبینیان نەکەوت تەنانەت ماوەیەک پێش ئینتخابات هەموو کەس دەیانزانی بازاڕی گەرم نابێت دەیانزانی کە خەڵک بەشداری ناکەن بۆ خۆشیان دەیان بە خەڵ ڕێی خەڵک مهم نییە ڕێی خەڵک مهم نیە بە حاڵ مەشروعیەتی ئەساسەن لە دەستگای کۆماری ئیسلامیدا مەشروعیەت ئەوان لە شوێنێکی ترە وەردەگرن نە لە عەرز نە لە خەڵک وەکو مەشروعیەت لە ئاسمانەکان و خۆیان بە
نمایندەی ئاسمان و خۆیان بە نمایندەی ئەوە دەزانن بۆ درجێتان بەدەسەڵاتیان بەحاڵ منزورمەوەیە کە بڵم کە زۆر ئاشکرایە کە جمهوری ئیسلامی بۆ بحران و گێڕوکێشە کە باس کراوە تۆش لە سەرەتای بەرنامەکەدا گۆشایەکت ئیشارە پێکرد بە تۆری واقعی هەمووی ئەمانە دەستی داوەتە دەستیە کە لە تەی ساڵانی ڕابردوودا ئەمانە خەڵک وردە وردە ئیتر ئەو تەوەهمەیش کە بوویان بە نسبەتی ئەوەی کە ممکنە ئاڵوگۆڕێک و یا ئیسلاحاتێک لە دەستگای کۆماری ئیسلامیە بێتە پێشەوە ئیتر متوەجە بوون کە ئیسلاحاتیش و بزوتنەوەی ئیسلاحوازی لە نێوە حکوومەتیشە ناتوانێت کارایی بێت و ئەم کۆماری ئیسلامی ڕژیمێکە کە تەنانەت ئیسلاحیش وەرناگرێت بوو بۆی کە بەخشە باوجمەتەوە هەر بوو بۆی کە ئەوان عمدەتەن خەڵک لە چەند ساڵەوە پێشەوە ئیتر ئەو تەوەهمەش کە بوویان بە سندوقەکانی ڕێگۆیان لەوێ تەغییرێک ئیجاد دەبێت بەجێیان دەشاتە سەر شەقامەکە و هەر لەوێدا بوو کە ئیتر ئەو ڕووگەردانیەی پێ بڵێن ئەو پشت هەڵکردنە بە کۆماری ئیسلامیەوە ئەو ئەدەمی مەشروعەتی کۆماری ئیسلامی لە شەقامەکانی شارەکانی ئێران سەراسەری ئێران لە ساڵی 96 بۆ لەو ڕقەمی خوارد ئەوان دەیانزانی ئەوە بۆیە ئیتکایان نەکرد لەسەر ڕێی خەڵکە بۆشیان مهم نەبوو ئەوان مەسئلەیان ئەوە بوو ئێستاش ئەوەیە مەرحلەی دووەمی انقلابی بخۆیان بۆ دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەڕێوەبەر ئەویش عیبارەتە لە خۆی یەکدەستکردن و ئامادەگی بۆ ئەوەی کە خەتەری جددیە کە تەهدیدیان دەکا بارها و بارها بۆ خۆیان بە شێوەی مختلف بە زمانی مختلف تویانە بۆ بەربەرەکانی کردن لەگەڵ ئەو بەزێتە ئەگەر لە دەرەوەیشەوە کێشەیان هەیە کێشەی نوێنێتەوەییان هەیە ئەوەیە نوعێک بحران طبیعەتەن هەمیشە تەلاش دەکات نوعی بحران ڕابگرێت ئەوە زۆر مشکل نییە بەخێر بە جۆرێک ئەسازە مشکلی ئەسڵی کۆماری ئیسلامی ئەوەیە ئەو مەشروع ئەو ئەدەمی مەشروعیەتە کە لەم ئینتخاباتی هەڵبژاردنەوەی ئەخیرەدا موری تەئیدی خواردوو و نیشانی داکە بەشی هەرە زۆری خەڵکی ئێرە هیچ ئومیدیکان بە کۆماری ئیسلامی نییە و خوازیاری هەڵپێچانی نظامی کۆماری ئیسلامی بە هەموو تەرفەند و بە هەموو شەگەردون و مهندسیکردنی هەڵبژاردنەکانوانە خەڵک چاوەڕێیەکە کە ڕێیسی دێت سەرکار یعنی هەموو پێش هەڵبژاردنەکان ئەمەیان پێشبینی کرد ئێستا ڕێیسیات دێتە سەر حکم باس لە مەجموعەیە کێشەی ئابووری لە ناو ئێران و گرفتاریانەی کە خەڵک پێویە دەناڵێنن ڕۆژانە ئەو مێنەتیانەی کە ڕۆژانە لەگەڵی دەستبندونەوە هیچ شتێک چاوەڕوان نەکرێت بۆ چارەسەرکردنی ئەم وەزعیەتە بەلاکتبارە دوای گۆڕانی ڕێزی لانی کەم بۆ مانەوەی خۆیان بۆ درێژە پێدانی دەسەڵاتی خۆیان ئایا هیچ ئیسلاحێکی ئەقتصادی لە ژیان و گوزەرانی خەڵک چاوەڕوان نەکرێت ئەوان بۆ مانەوەی خۆیان تەبعەتەن هەوڵەدەن یەکێک لەو کارانە کە دەیکەن تەلاش دەکەن کە بە جۆرێک بە نەزەری من وردە ڕێگە خۆشکەن بۆ سازان لەگەڵ دەرەوە من وا بیرەکەمەوە کۆماری ئیسلامی ئێران نهایەتەن ناتوانێت بەرامبەر بۆ فشارە تحمل بکات بۆ ڕێگەی سازش و کشانەوە بەرامبەر بە زلهێزەکانی دنیای ئەمڕۆ زلهێزەکانی سەرمایە ڕێگایك ئەبینەوە بۆ ئەوەی کە بتوانن ئەو بحرانە ئەگەر تەواوی نەکەن و نایانەوێت تەواویەکەن چونکە نیازیان پێیەتی حدی ئەقل بۆ ماوەیەکی دەکە بتوانن جبهەی ئەملا جبهەی بربەرەکانی خەڵک کەسب بکەن جارە احتیاجیان بۆ بحرانە هەیە ئیستفادەی لێ دەکەن ئەگەریش بە تەواوی ڕەفینەکان بەڵام تەلاش دەکەن کە بە جۆرێک تەخفیفی بدەن ئەوە لە دۆرەی دەوڵەتی ئێستایش کە ئێتە دەبێت بڵێن دەوڵەتی پێشوو هەنگاویان هەڵگرت بە تەئیدی خۆیان بەیتی ڕەهبەری و خامنەی و سپای پاسەران هەنگاویان هەڵگرت کە جواب بۆ مەسەلە بدەن بەڵام هەر درێژەیان کرد یەکەم بۆ دەلیلەی کە نانەوێت بە ناوی ئەم دەوڵەتەوە تەواو بێت دانە بە ناو خۆیان تەواو بێت دووهەم بۆ دەلیلەی کە هەواکە عەزمکردن نانەوێت بحرانەکە بە تەوری قەتعی تەواو بکەن چونکە ئیستفادەی هەیە وەیە ئیستفادەکەیشی عیبارەتە لە
بۆ ئەوەی کە ئیسفادە لێ بکەن و بەربەرەکانە لەگەڵ جبهەی مبارزە و ئێعترازی خەڵکدا. بە تۆری واقعی تەلاشایەک دەکرێت، تەلاشایەک دەکەن، بەڵام ئەمە بۆ بەقای جمهوری ئیسلامی، ئەمە بۆ دەسەڵاتی کۆماری ئیسلامیە کە ناتەبایی هەیە و جیاوازی زۆری هەیە لەگەڵ ویست و ئاوات و ئارزوی خەڵکی. من بەشباڵە خۆم پێم وایە کە سەرڕای تەلاشایەکە کۆماری ئیسلامی دەکا بۆ بەقای خۆی، بەڵام هیچ بەرنامەیەکی ڕۆشنی اقتصادی کە بتوانێت جواب بە مەسائلی ئەمڕۆی جامعەی ئێران بداتەوە و ئەو فەقر و فەلاکەتە کە ڕۆژ بەڕۆژ لە حاڵی گسترشدایە، شتێکاری لە حاڵی گسترشدایە، گرانی لە حاڵی گسترشدایە و ئەو نمونانەی شێوە لە ئەوەی بەرنامەکە ڕۆژ بەڕۆژ بەرنامێکی ڕۆشنی وازەحی بۆ جۆدانەوە بۆەوە ناتوانێت ساختاری کۆماری ئیسلامی ناتەبایی لەگەڵ نیازەکانی ئەمڕۆی جامعەی ئێران و نیازەکانی بەشی هەرە زۆری خەڵکی و کۆمەلگایە زۆر ئاشکرا و ڕۆشن و تەنانەت ئەوان بەرنامەیەکیش کە هەیەە حتا لە چوارچێوەی مناسباتی سەرمایەداریشدا لەو چوارچێوەیشدا جگەرەوەی کە خودی سەرمایەداری تووشی بۆ حرامەوان ئەوانەدا اتفاقیەکێک لە کێشەکانیشان ئەوەیە لەگەڵ باڵەکەی تر بە قۆڵی تا ئێستێکی تر هیچ هێزیشیان نەماوە ئەساسەن ئەوە بوو قسە لەسەر ئەوە بوو کە ئێمە دەبێت خۆمان بە سەرمایەی جەهانی و ملحەقەکەینەوە، ئێمە خۆمان لەگەڵ نیازەکانی دنیای ئێمەوەی سەرمایەداری ئەگە دەمانەوێت بمێنینەوە خۆمان لەگەڵەوە منتەبەق بێت، نیازی بازار جواب بدەینەوە، نیازی سەرمایە جواب بدەینەوە، تەامینی ئەمنیەت بکەین لە ئێرانە بۆ سەرمایە گوزاریوانە. لە مقابل ئەمان نیگەرانی ئەوە بوون کە ئەمن و ئاڕەفتار و کردارانە لەم شیرازی شارەکانیان لەدەستە بۆیە لە مقابل ئەوەدا نوعێک لە سەرمایەداری دەوڵەتی تەبلیغ دەکەن و تەلاش دەکەن بۆ ئەوەی کە ئەو نوع مۆدێلە ڕەواج پێ بدەن، بەڵام ئەم نوع مۆدێلە نەتەنیا ئەم مۆدێلە تەنانەت بازاری خصوصیەکەشی ئێستاش بۆ خۆی تووشی بحران و جمهوری ئیسلامیش نەیتوانیوە و نایشتوانێت لە مقابل ئەو بحراندا سالم بێتە دەرەوە. دەرنەتیجە من پێم وایەکەن بەرنامێکی ڕۆشنیان هەیە، ناتوانێت بەرنامێکی ڕۆشنیان بێ ئەو مۆدێلانە کە ئەوان معڕەفیان کردو بوو لە منازەرەکانە دانێ وەکو ڕئیسی بەعزەن باسی دەکرد، زۆر بە زمانێکی ئەلکەنیش باسی دەکرد، هیچ بەرنامێکی ڕۆشن بوو جوابدانە بۆوانە نییە و ئەساساً ناتوانێت جواب بدێتەوە، لە دەرەوەی ئێرانیش نەیتوانی و جواب بداتەوە. بۆیە تەبیعەتەن هێندە دێڕازێنەوە، هێندێک ئیقدامات دەکەن، هێندێک مەسائل دێنە گۆڕێ، بەڵام ئەمانە نهایەتەن بە فشاری زۆرتر بۆ خەڵک و تەنگکردنەوەی وەزعیەتی اقتصادی تا جۆرێک کە فشاری زۆرتر بێنە بۆ سەر ژیان و گوزەرانی خەڵک ئەوە چاوەڕوان دەکرێت بەڕاستی. هەر ئێستا بە توولی ئەو یەکی دوو مانگەدا شاهدی پەرەستنی ئەعترازاتی لە شوێنی کار، لە شوێنی ژیان، شاهدی ئەو بە سەتحێکی وەسیع ئەو ئێعترازات و ناوەزایەتیانە هەیە بەردەوام خەریکە پەرە دەسێنێت. ئەساسەن بۆ ئەوەیە کە ئەگەر جمهوری ئیسلامی بەرنامەیەکی بوویایە و بیتوانێت جوای بداتەوە بەری بەوە دەکرد خەڵک ئەوە لێ نەپشێنەوە. بۆ مەسەلەن ئەگەر مەسئلەکە ئەوەیە بەرنامەیەکی اقتصادی ڕۆشن هەیە کە بتوانێت جواب بە نیازەکانی خەڵک بداتەوە، بۆ نەکەوتوتە کار و بۆ گەیاندوێنێتە ئەو شوێنە کە خەڵک ئاوا پشتیان تێ هەڵکەن و ئێستا بۆتە مەترسیکی جددی لەسەر ڕێگایە و ئێستا وایان لاتوە کە خۆیان خەریکن یەک دەست دەکەن تەنیا و تەنیا بۆ بەربەرەکانەی لەگەڵ خەڵک خۆ دەتوانێت زۆرتە بەری پێ بگرن. معناوە مدلیکیانە قسەیانە بازی ئەقدامات هەیە، ئەقداماتانە زۆر مەقتەعین و جوابدەرەوەی ئەو نیازانە، چونکە ئەساسەن اقتصادی ئێران اقتصادێکی وەرشکستەیە، اقتصادێکی بە تەواوان فەلەجە و بەمنەوەی ئەقداماتانە لێرە و لەوێ
ناتوانێت کارساز بێت و ناتوانێت جوای بگرێت بە حاڵ لە دەوری داهاتوودا بە بڕوای من جمهوری ئیسلامی کەماکان لە جوابدانەوە بە بحرانی اقتصادی کە داوێنی اقتصادەکەی کردووە ناتەوانە و ئێمە شاهدی فشاری زۆرتر بۆ سەر خەڵک دەبین. کاجەماگە بەشێک بە دروستی اشارەت پێکرد ئەوەی کە نمونە لە حەلی کێشەی بەرق لێرە باسمان کرد ئەوان زۆر بۆ هۆکاری لاوەکیە گەڕنەوەی سەخراجی ئەرزی دیجیتاڵی و مەسرەفی زۆری کە بەرق لەلایەن خەڵکەوە ئەمانە بەڵام بینیمان کە لە ئەساس ژێرساختهای بەرهەمهێنانی برق لە ئێران کێشەی هەیە بۆ نمونە انتقالی لە نزیک 15% لە بەرهەمهێنانی برق لە ئێران لە ڕێگای دابشکردن و تۆزیع و انتقال لە نیروگاکانەوە بۆ ماڵەکان یا بۆ شوێنە مەسرفیەکان خەسارە بێت. ینی ژێرساختی سەنعەتی لە بواری بەرپەوی وێران بۆ باسی پەرسەندنی ڤیرۆسی کۆڕۆنا یعنی کە چاو لە سیستمی بێهداش و دەرمان لە وڵاتەکەی ئەڵانی ژێرساختهای بێهداش و دەرمان لە ئەساسەوە لە کۆماری ئیسلامی وێران لە بوارەکانی تریشەوە ئەم بێهیواییە بە چاک نەبوون پێدەچێ گەیشت بێت بە خەڵکی ژیانی خەڵک بەو قەنەعەتە گەیشت بێت بۆیە کە دەبینین لەم ڕۆژانەیە پەرسەندنی ئەعترازات ڕووخۆت باسی لێ کرد بە تایبەت لە بەشی سەنعەت و پێترۆشیمی نزیک 70 دانە شرکەتی پەیمانکاری نزیک 10,000 کرێکار مانیان لە خواردن وتو و مەجموعەیەک داخوازیان مەصرف کردووە. دوورنمای تۆ بۆ ئەعترازاتە چۆنە؟ ئایا پێت وایە کە گەشە بسێنێت یا بەشەکانی تری کرێکاری لە ئێران لە خۆ بگرێ یا بەشەکانی تری جوڵانەوە کۆمەڵایەتەکان لە خۆ بگرێن؟ بە بڕوای من زۆر تەحلیلی ناوێت، زۆر حەدس و گومانی ناوێت، ڕێگایکی تر نییە. تۆ تمشاکە لە توولی چەند ساڵی ڕابردوودا ئەگەر ئێمە ڕەوەندی مبارزاتی خەڵک ئاعترازات و ناڕزایەتی خەڵک چاو لێ بکەین ئەوەی کە ئێستا پێی دەڵێن ڕووی گەردانی پشت هەڵکردن لە کۆماری ئیسلامی خوازیاری سەرنگونی کۆماری ئیسلامی ئەوەی کە دەڵێن مەشروعیەتی نەماوە لەلایەن خۆوە چۆن پێکاتوە وەختە بەرەبەرە لە نەتیجەی خەڵک لە ژیانی واقعی خۆیان زۆر ڕێگا تاقی کراوەتەوە بۆ ئەوەی کە مەسەڵەن بتوانن وشایشێک لە ژیانیان نەبووجود بێت تەغیرە لە ژیانیان نەبووجود بێت و بەشێک لە خواست و متالباتیان جێگیر بکرێت بەڵام لە ژیانی واقعی خۆیانە بەرەبەرە بە تەجروبە بۆیان دەرکەوتووە کە ئەم ڕژیمە ناتوانێت نای هەبێت و ناتوانێت ئەوەی کە لە تەوەهم بوو بەرامبەر بە سندوقەکانی ڕێی نایانە پشتسەر و ئاشکرا ئێعلامیان کرد تەمومی ماجەرا و هاتنە سەر شەقامەکان و دەیمانگی 96 و ئابانی 98 لێکەوتەوە و ئەم ئێعترازاتە وەسیعەی ئەخیر کرێکارانی شرکەتی نەوت کرێکارانی بازنشستەکان مەعەلمان دانیشتوویان جوانان ژنان هەموو قشر و بەشێک لە کۆمەڵگای داگرتوتەوە ئەمە سەرفەن بە تەبلیغات پێک نهاتووە لە ژیانی واقعی خۆیانە متوەجێ بوون کە ناکرێت ڕێگایکی تر نیە یعنی گەرەکمەوە بێژم مبارزە و ئەعتراز ێستا بۆتە بەشێکی گیانەکراوە لە ژیانی خەڵک چ بکەنیت ڕێگایکی تر نەماوە و ئەم ئاعترازات و مبارزاتە دەستکردیش نین گۆیا مەسەڵەن لە دڵی ئەو کۆمەلگایەوە هەڵدەقڵێ کۆمەلگایە کە دەوێت ژیان بکات کۆمەلگایە کە دەوێت ئازاد بێ ئاسوودە بێ ڕاحەت بێ حەقیشەتی ممکنیشە ئەو ئیمکاناتە کە لەو خەڵکە دریغە کرێت ئێستا بۆ بەقای کۆماری ئیسلامی شوێنەکانی تر مەسرف دەکرێت چەند ئیمکانات سەرفی هێزە سەرکوتگەرەکان دەکرێت چەنە ئیمکانات سەرفی دەستگاهای سەرکوت و تەبلیغاتی مەذهبی ئەوانە دەکرێت چەندە ئیمکانات و هەزینە سەرفی نیابەتیەکان لە دەرەوەی وڵاتی بەڵێ و دەستێژی کۆماری ئیسلامی لە شوێنە جۆربەجۆرەکانە دەکرێت بەڵام ئەمەش بە تەجروبە دەرکەوتووە بەنابەرین بە بڕوای من مەسەلەکەەوە نییە کە
ڕێگایەکتر نییە ئێمە ئەو خەڵ اعتراضات و مبارزاتە بە بڕوای من لە دەوری داهاتوودا هەروواکە کۆماری ئیسلامی خۆی یەکدەست کردووە بۆ بربەرەکانی لەگەڵ خەڵک و دەی هەوێت بەم جۆرە بەر بە اعتراضات و مبارزاتەوە خۆی لەم جبهەیەدا ئەرخایان کات لە لای کیشتەوە خەڵک و اعتراضات و مبارزاتیان پێدا دەکات بەڵام مشکلەکە لێرە ئەوەیە کە ئەم اعتراضات و مبارزاتە هێشتا نەیتوانیوە بێ بە هێزێکی بەرین بۆ کۆتایهێنان بە کۆماری ئیسلام ئەمە ئەرکی سەرشانی ئەم جبهەی مبارزە و ئێعترازاکە لە ئیدامەی مبارزاتی خۆیان لە گوستەرش و پەرەپێدانی مبارزاتە ڕێگە ببینێتەوە چۆن ئەوە بکا بە هێزێک بەرامبەر بە کۆماری ئیسلام. کاجمال هەوڕێنم ئیشارەکەم کە کاتی ئاگام لێ بووە. زۆر سپاس. لە هەر حاڵ هیوادارم لە بەرنامەهایدا توە ئەم باسە تەکمیلتر بکەین. زۆر سپاس بۆی کە لەگەڵمان بوون، زۆر سپاس بۆی کە گوێگری بەرنامەکەمان بوون. سپاس بۆ کاک جەمال. تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر کە نازانم بۆ من کێ ڕوەدا بەڕاستی چونکە منەمە بەجێک هاوڕە محیرەجی هاتە بۆ من بۆ هیوادارم لە بەرنامە و باسی ترە بتوانین یەک ببینین. کات خۆش، ژیانتان پڕ لە شادی.